جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوان لە کرماشان و چەند شاریێران بانکرانی فەریاد قادری بۆ دادگای انقلابی سنا دەستبەسەرەکانی چەند کەس لە پارێزگای ئازەربایجانی غەربی قوربانی بوونی چەندین کەس بەهۆی بورزمان و تەقینەوەی مین لە ڕۆژاوای کوردستان کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ئاغاجەری ناڕزایەتی پەرستاران لە بوشێر یەزد و کەهنوج و کۆبوونەوەی ئێرانیانی ئەبنیەی فەنی شاغڵ لە هێڵی یاسنی زاگرۆس. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوان لە کرماشان و چەند شاری ئێران ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەممە خانشینکراوانی کێشوەری و تامین اجتماعی لە کرماشان ئاهواز ئەراک و شوش دەست بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە خانشینکراوانی کێشوەری و تامین اجتماعی خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە پێزانی جێژنانە هاوسانسازی هەغدەست جابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. درێژە مەراسمەکانی نەورۆز لە گونجەکانی دەوروبەری سنا ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەممە خەڵکی ئاوایەکانی شوێشە و تەنگی سەری سەر بە شارستانی سنا بەدەم نەورۆزی کوردەواری و بەهاری سەرکەوتن ڕۆیشتن و شای و خۆشیان گێڕا لە ڕۆژانی ڕابردوودا خەڵکی ئازادیخوازی کوردستان لە شارەکانی سەردەشت مەریوان بانە سنە کامیاران ئیلام کرماشان جوانڕۆ و پاوە با داگیرساندنی ئاگری نەورۆز و ئاهەنگگیڕان چوون بە پێشوازی بەهاری سەرکەوتن و هاتنی سەری ساڵیان لە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی کرد. بانکرانی فەریاد قادری بۆ دادگای انقلابی سنا ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەممە هاوڵاتیەکی خەڵکی سەوڵاوە بە ناوی فەریاد قادری پاش بانکران بۆ دادگای انقلابی سنا دەست بەسەر کرا. بە پێزانیاریەکان فەریاد قادری دوای بانکران بۆ دادگای انقلابی شاری سنا لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. ناوبراو پێشتر لەلایەنەوە دادگایە سزای 5 ساڵ بەندکرانی هەڵپەسەردراوی بەسەردا سەپێنرا بوو ئەگەری هەیە بە مەبەستی لێپرسینەوە سەپاندنی تۆمەتی نوێ بانکێشتیە و دادگایە کرابێت. دەستبەسەرکرانی چەند کەس لە پارێزگای ئازەربایجانی غەربی سەرۆکی دادگۆستەری ئازەربایجانی غەربی ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەممە ڕاگەیان چەند کەس بە تۆمەتی تێکدان یاسایشی گشتی و بێڕێزی بە پێرۆزیەکان لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکراون. سەرۆکی دادگۆستەری ئازەربایجانی غەربی بەبێ ئاماژەدان بە ناو ئەو کەسانە ڕاگەیان بەندکراوان بابەتی نایاساییان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوە کردووە. مەزموونی ئەو بابەتانە تێکدانی یاسایشی گشتی و بێڕێزی بە پیرۆزیەکان بووە و بەو بۆنەوە دەست بەسەر و پەروەندە سازیان بۆ کراوە. برینداربوونی معلمێکی دوورخراوی خەڵکی سنا لە ڕووزاوی هاتوچۆ بە پێ راپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانیێران لوقمان ئەفزەلی چالاکی سنفی خەڵکی پارێزگای کوردستان کە لەلایەن دەستێ بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئێداریەکانی ئامۆزش و پەرەوەرشەوە بۆ پارێزگای ئەرزەبیل دوورخراوەتەوە لە کاتی گەڕانەوە بۆ سنا تووشی ڕووزاوی هاتوچۆ بووە. دەستێ بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئێداریەکانی ئامۆزش و پەرەوەرشی پارێزگای کوردستان لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا ژمارێکی زۆر لە معالیمانی زەحمەتکێشی باسخەرید بێکار تەبعید و ناچار بە خانەنشینی زۆرم لێ کردووە. لوقمان ئەفزەلی یەک لەو معالیمە دڵسۆزانەیە کە بۆ پارێزگای ئەرزەبیل دوورخراوەتەوە. ناوبراو هەر حەبسە بۆ دیتنی بنەماڵەکەی ناچارە و ڕێگەیە ببڕێت. قوربانی بوونی چەندین کەس بەهۆی بورزمان و تەقینەوەی مین لە ڕۆژاوای کوردستان ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەممە لە دێرە زوور مینێکی چێندراو بە ئۆتۆمۆبیلی مەدەنیدا تەقیەوە و بەهۆیەوە 6 کەس گیانیان لەدەستە و ژمارەیەک بریندار بوون. لەلایەکی دیکەوە بەهۆی تۆپبارانی گونجەکانی دەوروبەری ئافرین لەلایەن ڕژیمی بەشار ئەسەد ژنێک گیانی لەدەستا و 5 کەسی دیکەش بریندار بوون. ئۆتۆمۆبیلی کۆمەڵێک شارۆبەندی مەدەنی لە دێرە زوور کە بۆ کۆکردنەوەی قارج ڕۆیشت بوون بەسەر مینجا کەوت و بەهۆی تەقینەوەی مینەکە 6 کەس گیانیان لەدەستاوە و چەند کەسی دیکەش بریندار بوون. هەروەها تۆپخانەکانی ڕۆژیمی ئەسەد گوندی کاباسینیان لە ناوچەی شێراوەی ئافرین تۆپباران کردو لە کامیە و هێرشەدا ژنێکی بە ساڵات و گیانی لەدەستا و 5 کەسی دیکەش بریندار بوون کە یەکێکیان منداڵێکی تەمەن 12 ساڵ بووە.
کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ئاغاجەری. ڕۆژی یەکشەمە 20 ڕەشەمە کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ماڵیاتی ئاغاجەری خوزستان هۆژارێکی دیکە لە ناڕزایەتی با یەخنەجانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەغدەست، وەلانانی ئاستەنگەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی لەسەر کار لابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، گەڕانەوەی و بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو لەسەر هەغدەستەکانیان کەمکراوە، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و کۆچایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. ناڕزایەتی پەرستاران لە بوشێر، یەزد و کەهنووج. پەرستاران و کادری دەرمانەکانی نەخۆشخانەکانی یەزد، بوشێر و کەهنووج ڕۆژی یەکشەمە 20 ڕەشەمە لە ئاست جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان پەرستارانی بەشدار لە کۆبوونەوەی کادری دەرمانی شارستانی کەهنووج بە کۆمەڵ دەستیان لە کارکێشایەوە ڕایان گەیاندووەکە چیتر بۆ سەعاتێک 20,000 تمەن ئیزافەکاری ناکەن و ناتوانن چاوەڕێ هەغدەستە دواخراوەکانیان بن. پەرستەرانی ناڕازی داوایان لە هاوکارەکانیان کرد پەیوەست بۆ بڕیارە بن و بە کۆمەڵ دەست لە کار بکێشێنەوە تا ئەو کاتێ دەوڵەت هەموو خواستەکانیان جێبەجێ دەکات. لە شارەکانی یەزد و بوشێریش پەرستاران خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە، زیادکردنی تعرەفەی پەرستاری، پێزانی ئیزافەکاری، پاداشت و جێژدانە، کەمکردنەوەی سەعاتی کار، دامەزراندنی هێزی کاری تازە و تەزمینی ئەمنیەتی پیشەی بوون. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەی کاشی تەورێس. ڕۆژی یەکشەمە 20 ڕەشەمە کرێکارانی شاغڵ لە کارخانەی کاشی تەورێس لە ناڕزایەتی بەرنەجانی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشەوە مانیان گرت. بە پێڕاپۆرتەکان کرێکارانی کارخانەی کاشی تەورێس ماوەی چەند مانگە هەقدەست و مەزایەیان وەرنەگرتووە و جاواز دەکەن داخوازیەکانیان جێبەجێ بکرێت. کرێکارانی ناڕازی هەروەها داوایان کرد جێژنانە و پاداشتی کۆچایی ساڵیان پێ بدرێت، هەغدەستەکانیان بڕواتە سەرەوە و بیمەی کارامەی جەرمانیان بۆ جابین بکەن. کۆبوونەوەی کرێکارانی ئەبنیەی فەنی شاغڵ لە هێڵی یاسنی زاگرۆس. ڕۆژی شەمە 19 ڕەشەمە کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگە یاسنی زاگرۆس بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە جۆخی خراپی پیشەوی و معیشەتی مانیان گرت. کرێکارانی بەشی ئەبنیەی فەنی ڕێگە یاسنی زاگرۆس لە شاری ئەندیمشک بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە بەرزەم وێستگەی قەزار کۆبوونەوە و ڕایان گەیاند ئەگەر جاخوازیەکانیان جێبەجێ نەکرێت ناگەڕێنەوە سەرکارەکانیان. کرێکارانی ناڕازی دەڵێن لە ساڵی تازە نزیک بوونەتەوە، بەڵام هێشتا هەغدەست و مەزایە دواخراوەکانیان پەرداخت نەکراوە. کرێکاران داوا دەکەن هەغدەستەکانیان بە پێی هێڵی هەژاری بڕواتە سەرەوە، حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمین نیشتیماعی پەرداخ بکرێت و جێژنانێک 4 ساڵی ڕابردوو ئەم ساڵ هەروەها بۆنی کرێکاریان پێبدرێت. دیاریکردنی جەریمەی 3 ملیۆن تمەنی بۆ کەسانی بێحیجاب. بە پێڕاپۆرتی هەندێک لە مێدیاکانی نێوخۆی وڵات، بانکی پور نوێنەری مەجلیسی کۆنەپەرستی ئیسلامی کە پێشنیاری جەریمەی 3 ملیۆن تمەنی بۆ کەسانی بێحیجاب کردبوو، پێشنیارەکە لەلایەن مەجلیسەوە پەسەند کراوە. هەرچەند فەرماندەی فەراجە ڕاگەیاندووە کە هێشتا هیچ ئبلاغەیەکیان لەسەر جەریمەی 3 ملیۆن تمەنی کەسانی بێحیجاب پێنەگەیشتووە، بەڵام مێدیاکانی نێوخۆ باس لە پەسەندکردنی لایحەی پێشنیارکراوی بانکی پور نوێنەری مەجلیسی ئیسلامی دەکەن و ئێستا و لایحەیە بۆ پێشڕاستکردنەوە ڕادەستی مەجلیسی شۆڕای نێگەهبان کراوە. دووە هەواڵ مردنی 6 ئەندامی حەزبەڵڵا لە هێرشی ئاسمانی ئیسرائیل. ڕۆژی یەکشەمە 20 ڕەشەمە ئەرتەشی ئیسرائیل بنکەی هێزەکانی حەزبەڵڵای لۆبنانی کردە ئامانجوو بە پێ دوایین زانیاری 6 ئەندامی ئەو گروپە کوژراون. بە پێڕاپۆرتی مێدیاکانی ئیسرائیل فڕۆکەکانی وڵاتە لە وەڵامی موشکبارانی شارە سنوورەکانی ئیسرائیل لەلایەن حەزبەڵڵای لۆبنانەوە بنکەکانی ئەو گروپەیان لە باشووری وڵاتە کردووەتە ئامانجوو، لە ئەنجامی ئەو هێرشەدا 6 ئەندامی ئەو گروپە کوژراون. شاینی باسەکە لە سەرەتای دەستپێکی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل تا بامڕۆ 237 ئەندامی حەزبەڵڵا لە هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیلدا کوژراون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد واسوود.